پڕۆژەی یەکەی نیشتەجێبوونی یەکشەهیدەکانی هەڵەبجەیە. زیاتر لە 9 ساڵە بەو شێوەیە دروست کراوە و فرامۆش کراوە. بە شێوەیەک هیچ جۆرە خزمەتگوزاریکی بۆ نەکراوە و شوێنەکە سیما یاوەدانی پێوە نابینرێت. نە بلۆکی ماوە، نە چیمەنتۆی ماوە، نە دەرگا و پەنجەرەی ماوە کە بۆیان سەرف کات. ئەوان خۆیان فەرمویان وتیان شەهیدی سەنگەر و شەهیدی کیمیاباران بە یەک چاو سەیرەکرێت. کوا سەیری کریاغی هینەکانی خۆیان بە کاملی بۆیان کراوە ئەوە لە هەموو شوێن لە سەیساغ، لە سیروان، لە سلێمانی، لە هەولێر. بەڵام شەهیدی کیمیابارانی هەڵەبجە ئەوە ماوەی 9 ساڵە تێت و ئەڕوانە ئاوی هەیە، نە ئاوەڕۆی هەیە، نە زێرابی هەیە، نە مەکتەبی هەیە، نە مزگەوتی هەیە. هەروان دوو بەڵێنی درۆ ئومێد لە چی؟ قسەی بێکردار شتی وا چۆنەبێ؟ ئەنێ حکوومەتی دوای 34 ساڵ تۆ هەڵەبجە بە سمبولی نیشتیمانی بزانیت و هەڵەبجە بە سمبولێکی نەتەوەی بزانیت و شەهیدان بە شەهیدانی هەموو کوردستان بزانیت و هەڵەبجە بە نازنامەی کوردستان بزانیت و هیچیش درۆیش یعنی من ئەڵێم نە هەڵەبجە لە ئەوان سمبولە تەنها قاسەیەکە و بۆ پەیاکردنی پارە لە وڵاتان و هەر ئەوەندە. نوێنەری کە سوکاری شەهیدانیش کە سوودمەند بوون لەو یەکانە دەڵێت حکوومەت و لایەنی پەیوەندیدار تەواو پرۆژەکەیان پشتگوێ خستووە و داوا دەکات ڕێگاوبان و ئاوەڕێیان بۆ چاک بکرێت. بەوا دەیان کە سوکاری شەهیدی کیمیابارانەکە لە کرێچێتی ڕزگاریان دەبێت. داواکارین ئاومان بۆ بکرێ، مەسەن ئاوەڕۆمان بۆ بکرێ، ئەمانە زۆر زەڕون. اینجا سلفە سێ سلفە هەیە، سلفەیەکی وەرگرتووە، هەیە 2 سلفەی وەرگرتووە، هەیە هەر سێ سلفەکەشی وەرگرتووە، 4 دەفتەری سەرف کردووە لە خانووەکەیە. ئێستا کەس نییە بە دەفتەرێکیش لێ بکڕێ، کەس لێ ناکڕێ بۆ خۆی لێوا کەوتووە دەرگا و پەنجەرەی ڕزیوە بلۆکی خەریکە ئەڕزێ. یعنی بەڕاستی خەڵک بە خۆڕاییش بیدەرێ بکرێ نایەتە ناوی، خۆیشی ناتوانێت بێتە ناوی، پرۆژەی نییە، مەکتەبی نییە، خزمەتگوزاری نییە، هیچی نییە. یعنی دەشتێکە بۆ خۆی بڕێکەلاوە بڕێخانووی تەواوکراوی. پرۆژەی یەکشەهیدەکان لە 400 یەکەی نیشتەجێبوون پێک دێت، بەڵام بۆی نەبوونی خزمەتگوزاریەوە بەشێک لە یەکەکان فرۆشراونەتەوە. سەرڕای ئەوەی بۆ دروستکردنی خانووەکانیان پارەیەکی زۆریشیان تێدا خرج کراوە. بەپێی زانیاریەکانی پەیام لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 200 پرۆژە لە سنووری پارێزگای هەڵەبجە پەکیان کەوتووە و پشتگوێ خراون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.